خۆشەویستانم سڵاو و خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ لە بینۆمیانی ماڵەکانتان بە ئومێدێ بتوانین لە بەرنامێشدا سوودێکی باشتر بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان ئەم ڕۆژدەمانەیە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی ئایا گەورەی مرۆڤ لە ڕەوشی جوانتایە یاخود لە پۆست و پلە و پایەدایە. بە ئومێدێ بتوانین پەیامەکان بە جۆرە بگوازینەوە کە بە دڵی تۆی بینەر بێت. ئێوەی بەڕێز و خۆشەویستمان بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بەم بابەتە. ئەوە تەپلە و پایە عالەمی سەر لە شێوانوە قسەیەکەی ئاڵێ پۆست و پایە ئینسان ناگۆڕێ بەڵکو حەقیقەت ئینسانەکە دەرەخ. ئەگەر ڕەوشیشی جوان نەبێ پۆست و پلەی هەبوو پارەی پێ بوو ڕەوشی جوانە. ڕەوشتە جوانەکانی لێ سەنونەتەوە چکە کاسدەست پلە و پۆست ئەدەبیانتیان نامێنێت چکە ئاگیان لە خۆیان نامێنێت. ئەوەی کامێنێتەوانە بۆ ئینسان بێگومان ڕەوشتێکی باشە. لە هەرێمی کوردستان چییە گوزارێت؟ ئەوەی خوا بێ ناخۆش بێگوزارێت هەر لە نائەدالەتی هەر لە گەندەڵی هەر لە چەوسانەوەی مرۆڤەکان. بۆ خزمێنە من ئەسە بچمە سەر کورسی دەسەڵات هەتاکو خۆم تێر نەکەم چواردەر کە سوکارم تێر نەکەم چۆڵێم کە تێر بوو لەوچە کوڕەکەی خۆم دانم دوای خۆم هەر هەمان شتی خۆم دووبارە ئاکاتەوە. لەوپات کە ڕەوشی جوانی لەگەڵانە بێژ نانێ زۆربەی کات ئینسان هەژارەکان داهێنەرەکانن وەزعێکی خراپ بنا لەبارە بزەرێ و هەمووشمان لەم وەزعەیە بەشدارین و زۆربەشمان باجەکەیمان ناوە. لە بەڕێستە پرسم گەورەی مرۆڤ لە ڕەوشی جوانیدایە یان لە پۆست و پلە و پایەدایە؟ لە ڕەوشی جواندایە. وەڵڵاهی ڕەوشی جوان لە هەموو شتێ باشترە. بەڵێ پۆست و پلە و پایە دەتوانێت ڕەوشت بۆ مرۆڤ دەستە بەر بکات؟ وەڵڵاهی ئەوە کەوێتە دەست ئەو کەسەی کە پلە و پایەکەی لەژێر دەستایە. ئەگەر ڕەوشی جوان بێ عەدالەتیشی تایە. ئەگەر ڕەوشی جوان نەبوو هیچ شتێکی تیا نییە. ئەوەی ڕەوشی جوان نەبێ پۆست و پلەش بە عەمەلی دەفلس نایە. هەرەوەڵە پێت وایە پۆست و پلە و پایە ڕەوشی جوان بۆ مرۆڤ بێنێت یا زۆر جار ڕەوشتە جوانەکان لە مرۆڤ دەسێنێتەوە؟ وەڵا لێ سێنێتەوە پۆست و پلە پایە گەر بە جوانی نەیبێ بەڕێوە ڕەوشتیش لێ سنێتەوە. مەسەلەن چۆن بتوانین ئەو مرۆڤانەی کە ڕەوشتیان بەرزە کاتێک کە پۆست و پلە و پایەک بەدەستێنن لەسەر ئەم ڕۆشتە جوانەی خۆیان بەردەوام بن و پۆست و پلە و پایەکان فریبیان نەدات؟ ئەخر کاکە ئەو کاشێتە ئەو شوێنەوە خەتای خۆی نییە. ئەزانێتی یە کابرا ئەیکەن بە مدیری دایرەیە ئەم لێ ئەو شتی بووە بە ئەو ڕەشۆی بووە بە ئەو شتی بووە بە ئەوی شتێکەیەن وڵاتەکەی ئێمە وایە. عێراق هەر لە هەوڵەوە هەروە بوو نەک کوردستان عێراقیش هەمووی بە ڕەشوە ڕوا بڕێەوە. پۆست و پایە ناچێتە ئەو خەڵبوانێکەوە بڵێ ئینیکا لەوانێ بەرزی بکاتەوانێ بەرەو خراپی بڕوات. بەڵام ڕەوشت لە مرۆڤ ئەوە شتێکی یعنی بەرزیە. پێت وایە هەندێک جار بەهۆی پۆست و پلە و پایە مرۆڤەکان زۆر جار ڕەوشی جوانی خوانە دەستبن؟ ئەوە شتێکی ئاشکرا هەیە. سەلەم کاتەیە ڕوویاو خۆشمان بینیمان لە پێناوی پۆست و پلەی بەرزی خۆیان لە پێناوی پارەیە ڕەوشی خۆی بووە لە دەستداوە. گەورەی و ڕێز و شکۆی مرۆڤ لە ڕەوشی جوانە یان لە پۆست و پلە و پایەدایە؟ وەڵا لە هەرێمی کوردستان لە پۆست و پلەدایە. باسی هەرێمی کوردستانەکەم لە پۆست و پلەدایە. ئەگەر ڕەوشیشی جوان نەبێ پۆست و پلەی هەبوو پارەی پێ بوو ڕەوشی جوانە. ئەمە ئەگەر بە عەقڵ بیری لەکەینەوە ئەمە ڕاستە؟ ڕاست نییە. ڕاست نییە. ئەسڵ ئەساسی نییە. باشە وەک ڕاست. پێت وایە لە هەرێمی کوردستانە پۆست و پلە و پایە لە ڕەوش شیرینتر بێ؟ مەبەست بۆیە پۆست و پلە و پایە لە ڕەوش شیرینتر بێت؟ لە هەرێمی کوردستانە. ئەمە بۆ چییە گێڕیتەوە؟ ئەمە بۆی دەژێڕمەوە کە ئەم مەسئولانە ئەم دەسەڵاتدارانە کە خۆیان وا لێکردو نییە خەڵکیان کردووە کۆیلەی بەردەستی خۆیان. باش ئێمە چۆن بتوانین ڕەوشی جوان بخێنە خزمەتی پۆست و پلە و پایەوە واتە لە کاتی پۆست و پلە و پایەکەشدا ڕەوشی جوان بەکاربێنی بۆی خەڵک حەزی لە پۆست و پلە و پایە بێن نەک لە بەرچاوی قێزەون بێت؟ ئەخ ئێستا وانێ لێرەکان ڕەوشی جوان ئەوان نییە. بەچی ئەمە ئەکرێت؟ وەڵڵاهی ئەوە ئەبێنێ خەڵک بیکات. جەناب و کەسێکی دنیا دیدا گەورەی مرۆڤ لە ڕەوشی جوانایە یا لە پۆست و پلە و پایەدایە؟ لە جوانیایە لە ڕێک و پێکیا و لە جوانیایە.
پێت وایە لە هەرێمی کوردستانە لە ئێستادا پۆستەکان جوانتریان ڕەوشتەکان؟ وەڵا ڕەوشتەکە جوانتربی باشتر تا پۆستەکە بەدڵی من وایە چونکە ئەو کەسێک کە بۆ ئەوە هەوڵات کە ڕوشتی ساری بە سامان پایاکات ڕۆشتی نییە. باشە ئەگەر پۆست و پلۆپایەک ڕۆشتی جوانی لەگەڵان نەبێ لای تۆ چییە؟ وەڵا لە کفرە لای من جوان نییە و حەز ناکرد بشبینم. گەورەی مرۆڤ لە ڕەوشت و ئەخلاق و دەستپاکی و نەزاهەتایە. پێت وابێ ئەو پۆستانەی کە لە هەرێمی کوردستانە دەدرێ بە کەسەکان مرۆڤەکان زۆر جار ڕەوشتەکانیان نیشانەی پرسایی لەسەر دروست نابێ؟ وەڵا پلۆپۆست ئیسا ئەوەیە چونکە بە گوێرەی حیزبی واستە و ئەو شتانە پلۆپۆستە وەرەگرن خەڵک گلیان هەر لێکا لەبەرەوە ئیشوکاری باش ناکەن بۆ خەڵکی. ئەگەر ئیشوکاری باشکەن بۆ خەڵکی خەڵک گلیان لێ ناکە. ئێمە چۆن بتوانین کاتێکە پۆست و پلۆپەیەکمان وەرگرت هەر کەسێکمان بێت بە نمونە ڕەوشتە جوانەکانی خۆمان لەدەست نەدەین؟ وەڵا ڕەوشتە جوانەکان شتێکی ئەساسە ئەوینسانە بەدەست خۆیت دەتوانێت لە دەستی بداوە توانێت لە دەستیشی نەدا بە کردداری چاک تەبان بەبێ شتانە جێبەجێ بکات. بێگومان لە ڕەوشتایەتی هەر کەسەوە بەپێی ڕەوشت و بەپێی پاسوکۆتی کەسایەتێکی دەرکەوێنێک بەپێی پلۆپایە. ئێمە ئەگەر هەرچەنە پلۆپایمان هەبێ بەڵام ئەگەر ڕەوشتی پێ نەکەین ئەو ئاستێکەتیایین ئەو پلۆپایەکە هەمانە هەر دەسەڵاتی کاری کەمانە شوێنی خۆمانەوە ئەگەر بەپێی توانای خۆمان ئیشیتیان نەکەین یاخود نتوانین ئەو توانایی کە هەمانە بەکاری بێنین بە پێی ڕەوشتەکەمان ڕەوشتێکی جوان بنوێنین بەرامبەرمان بۆی خەڵکی پێی ناڕەحەت نەبێ ئەوە لەو کاتەیە زۆر هیچ سوودێکی نابێت زۆر کاریگەری خراپێ بێت لەسەر کەسایەتی ئەو کەسێک کە خۆی ڕەوشتی بە حسابی خۆی پلۆپایەکی باشێ بەڵام ڕەوشتەکەی کە نەگونجا لەگەڵەیە ئەوە پلۆپایەکەشی هیچ سوودێکی وای نییە. پێت وایە لە هەرێمی کوردستان کاتێکە مرۆڤەکان پۆستێک ئەگرێنە بەردەست لەگەڵ ئەوەشە هەوڵ ئەدەن ڕەوشتی خۆیان جوانکەن لە لای خەڵک خۆیان خۆشەویست و شیرینکەن؟ ئەتوان بڵێم تا ڕادەیەکی کەم بە پێی ڕێژە نا لە سەدا سەوانە لە سەدا 50 ئەگەر وابێ ئەوش بە ڕێژەی تەواو نییە چونکە هەمویان زۆربەی کەسەکان بەپێی پلۆپایەکەی خۆیان هەوڵ بۆ کۆمەلگا و بۆ دانیشتوانی وڵات نادەن. پێت وایە کاتێک کە مرۆڤ پۆست و پلۆپایە بەدەست ئەهێنێت لەگەڵ ئەوەیە ڕەوشتەکانی کاڵ بێتەوە یاخود نیشانەی پرسایی لەسەر دروست بێت؟ نیشانەی پرسایی لەسەر دروستە بێ کاڵە بێتەوە وەکو جاری پێشوو نامێنێت زۆربەی زۆربی کەسەکان وابن. بۆ چییە گێڕیتەوە؟ وەڵای ئیتر ئەوەش بیرکردنەوە کەسایەتی کەسەکە خۆیەکەوێت. لە ڕەوشتی جواندایە بەتاکی لە ڕەوشتی جواندایە گەوری مرۆڤ. پۆست و پلۆپایە ئەتوانێت ڕەوشتی جوان دەستەبەرکەیان ڕەوشتەکان لە مرۆڤەکان بسێنێ؟ وەڵاهی دەست کەسەکە کەوتووە دەست کەسەکە کەوتووە ئەتوانێت خۆی کەسەکە دەزانێت کەسەکە مووقفی کەسەکە چۆن بێت خۆی ئەگەر مرۆڤەکە ڕەوشتی تیا بێ پلۆپۆستەکەش دروستە بەس ئەگەر پلۆپۆستەکە ڕەوشتیانە بوو هیچ. وەڵا هەموو مردن ماتوڵ مردن هەیە هەموو پلۆپۆستێکە لێ سێنێتەوە خی گەورە ماتوڵەتی دێژێرە و گڵا هیچی قیمەتین. باش ئێمە چۆن بتوانین کاتێک کە پۆست و پلۆپەیەکمان وەرگرت ڕەوشتەکانمان جوانتر بکەین نەوەکو ڕەوشتەکەمان بە جۆرە بێت کە خەڵک ڕقی لێمان بێت؟ وەڵا بێ زۆر جوانی بکەین خەڵک خۆشی بین. مەسەلەن بەچی خۆشەویست دەبین لای خەڵک؟ وەڵا بەکاری باش بە هەموو شتێکی چاک بە هەموو شتێکی چاکە ئینسان لای هەموو کەسێک و لای خۆی گەورە شەر شیرینە بێت. هەتا ئێرە هەر کەسێکمان دواند گزارش لەوە دەکەن بەڵێ گەورەی مرۆڤ لە ڕەوشتی بەرز و جوانیدایە نەک لە پۆست و پلۆپاییدایە. ئەوە مرۆڤەکانن کاتێکە پۆست و پلۆپایە ئەگرنە دەست ڕەوشتەکانی خۆیان ون ئەکەن یاخود ڕۆشتەکانیان زیاترەکەن. ئێمە هیوادارین پۆست و پلۆپایە کارێکی وا بکات کە ڕەوشت بۆ مرۆڤەکان زیاد بکات نەک ڕۆژ لە مرۆڤەکان بسێنێتەوە. ئەوە تەپلۆپایە عالەمی سەردەشێوانوە سێگەیە لە پۆست و پایە ئینسان ناگۆڕێ بەڵکو حەقیقەتی ئینسانەکە دەرەخ. ئەگەر ڕەوشیشی جوان نەبێ پۆست و پلەی هەبوو پارەی پێ بوو ڕەوشی جوان ڕەوشتە جوانەکانی لێسانونەتەوە چکە کاسنەس پلە و پۆست ئەدەبیانتیان نامێنێت چکە ئاگیان لە خۆیان نامێنێت ئەوەی کامێنێتەوانە بۆ ئینسان بێگومان
ڕەوشتێکی باشە. لە هەرێمی کوردستان چییە گوزارێت؟ ئەوەی خوا بێ ناخۆش بێ گوزارێت هەر لە ناعەدالەتی هەر لە گەندەڵی هەر لە چەوسانەوەی مرۆڤەکان. بۆ خزم خزمێنە من ئەسە بچمە سەر کورسی دەسەڵات هەتاکو خۆم تێر نەکەم چواردەر و کە سوکارم تێر نەکەم چۆڵێم کە تێر بوو لەوچە کوڕەکەی خۆم دانم دوای خۆم هەر هەمان شتی خۆم دووبارە ئاکاتەوە. لەوپات کە ڕەوشی جوانی لەگەڵانە بێژنانێ زۆربەی کات ئینسانە هەژارەکان داهێنەرەکانن وەسعێکی خراپنا لەبارە گوزەرێ و هەمووشمان لەم وەسەیە بەشدارین و زۆربەشمان باجەکەیمان ناوە. لە جەناب دەپرسم گەورەی مرۆڤ لە ڕەوشتی جوانایە لە پۆست و پلۆپایەدایە؟ گەورەی مرۆڤ لە ئەدەب و ئەخلاق و ڕەوشتی زۆر بەرزایە. نەوەک بە پلە و پۆست مەزانەی ئەوە ناکرێت کە بڵێ ئەم پسەلامە لە پلە پۆستە مقارنە بکرێت لەگەڵ ئەوەی مرۆڤ ئەوە بەسیتە بە لە پلە و پۆستە بمێنێتەوە بۆ شێوەیە بەس بە ئەخلاق و ئەدەبی جوانە زۆر گەورەترە بێت لە پلە و پۆست. پێ دوایە لە هەرێمی کوردستاندا پۆست و پلۆپایەکان ڕەوشتی جوانن بۆ مرۆڤ دەستە بەرکردووە یان ڕەوشتە جوانەکانی لێ سندونەتەوە؟ ڕەوشتە جوانەکانی لێ سندونەتەوە چکە کاتنەس پلە و پۆست ئەدەبیانتیان نامێنێت چکە ئاگان لە خۆیان نامێنێت ئەم وڵاتە وای لێ هاتووە. باشە ئەمە لە هەموو دنیا وایە یان تەنها لە هەرێمی کوردستان وایە؟ تەنها لە کوردستان بە تایبەتی لە عێراق وایە. بۆش گەندەڵی ئەوەنە زاڵ بووە بەسەر وڵاتەکەمانە ئەوەی کە دەسەڵاتدار و پلە و پۆستی هەیە ئاگای لە خۆی نامێنێ. شیرینە پۆست و پلۆپایە؟ لای ئەمان شیرینە ئینا لە وڵاتان شیرین نییە. سێری وڵاتێکی وەکو سورالیاکەی وەکو بەریتانیاکەی سەرۆک وەزیرانە بە پاسکی لە هاتوچووەکە زۆر احتیادیە زۆر ڕێزی زیاتریشە. لێرە وان نییە. خۆی بڕیا دەرەکاڵێت سیارەی جاوڕاش نەمێنە سێرەکەی خۆی دەرعیشە بەستێ. بێگومان لە ڕەوشتی جوانە هیچ گومانێکی تیان. پۆست و پای کاتیە هەر کاتێک کە پۆستت نەما و کاتە توانین بڵێن گەوریت نەماوە ئەکرێوا بڵێن نەخێر بەڵام ئەخلاق هەمیشەیە. مامەڵەی ئەخلاقیانە مرۆڤ هەیەڵێتەوە لە دوای خۆش دوای مردنیشی تەنها ناوی ئەمێنێتەوە. باشە لە هەرێمی کوردستاندا پۆست و پلۆپایە بۆ مرۆڤەکانی گەرەنگترن یان ڕەوشتی جوان؟ کەوتۆتە سەر ئینسانەکان لای زۆر کەس پۆست و پایە گرنگتر. پێ دوایە ئەوانەی کە دەچنە پۆستێکەوە ڕەوشتە جوانەکانی پێشتریان کاڵ بێتەوە بە جۆرە ڕفتار بکەن کە لە لای خەڵک خۆیان ناشرینکەن. قسەیەکەی لە پۆست و پایە ئینسان ناگۆڕێ بەڵکو حەقیقەتی ئینسانەکە دەرەخ. ئەگەر پێش پۆست و پایە لەن ئەخلاقی جوان بوو بێ لە کاتی پۆست و پایەکە بگۆڕێ ئەوەی پێشووی تەمسیل بووە تێگەی لەبەرەوە پۆست و پایە ئینسان ناگۆڕێ حەقیقەتەکەی دەرەخ پێشتر چۆن بوو بێ تەمسیل بوو لە کاتێک پۆستەکە دەریەخات مرۆڤێکی چۆن بە ئەخلاق بووە بە ڕەوشت. ئێمە چۆن بتوانین کاتێک کە پۆست و پلۆپایەکمان وەرگرت لە هەر ئاستێکا بێت ڕۆژتەکەمان هێندە جوامن کە ببینە قوتابخانە بۆ خەڵکی تر؟ کاتێکە بێت کە پۆست و پایە لامان ئامانج نەبێت هەدەف وەسیلەیەک بێ بۆ خزمەتی خەڵکی. ئەگەر لامان ئامانج بۆ کاتە پێێنین بە ڕەوشتەکانی خۆمانە بۆ لە پێناوی پۆستەکە. گەنجێک وتەیەکی زۆر جوانی وت کە منی سەرسام کرد ئەوی ژەوەیە دەڵێت پۆست و پلۆپایە مرۆڤەکان ناگۆڕێت بەڵکو حەقیقەتی مرۆڤەکان دەرەخات چونکە ڕەنگە لە پێشترە ئەوەی کردبێت یان تەمسیل بووێ بۆ خەڵک بۆیە لە پۆست و پلۆپایەدا ڕووی ڕاستەقینان دەرئەکەوێت. و ئێمە هیوادارین هەمیشە یەکڕۆ بین ئامانجیشمان خزمەتکردن بێ بە خەڵک نەک ئامانجمان گەیاندنمان بێت بە پۆست و پلۆپایە. لە جەناب دەپرسم گەورەی مرۆڤ لە ڕەوشتی جوانیدایە یان لە پۆست و پلۆپاییدایە؟ بەتاشید لە ڕەوشتیەتی بەتاشید کە تۆ بەگەر پۆست پلە هەیە بەس ڕەوشت جوانەوێ بەچێچێت. لە هەرێمی کوردستان چییە گوزارێ؟ بڵێن کاگاتەوە بەس هەموو شتێکی لەبیرەچێتەوەی ترەوە خۆ هەمووی وایە هەر شەرقی ئەوسەد نە کوردستانیش لە مرۆڤەکە کە بەها جوانەکانی بیرچێتەوە کاتێککە پۆست و پلۆپایە وەرەگرێت تر پارە و سامان و تر دەوڵەت و سەروەت و ئەوەی تر هەموو شتێکی لەبیرەباتەوە. باش ئێمە چۆن بتوانین ڕەوشتە جوانەکان لە کاتی پۆست و پلۆکدای بەکاربێنین؟ بۆ نمونە کاتێککە کەسە پۆست و پلۆپایە وەرەگرێت ڕەوشتی جوان بەرهەم بێنێت
تا خەڵکی لە دوای ئەو چاوی لێ بکەن لە پۆست و پلۆپێدا بەکاری بێن لەم وڵاتە زەحمەتە نازانم تا ئێستا شتیوەمان نەدیوە زەحمەتە گومانێکی تیانە پۆست و پلۆپایە هەرچیە بێت ڕۆژگارە دێنی ئەڕوات بەڵام ئەوەی کامێنێتەوانە بۆ ئینسان بێگومان ڕەوشتێکی باشە لە هەرێمی کوردستانە چی دەگوزارێت ئەوانەی کە پۆست و پلۆپیان بەدەستۆیە توانیوانە ڕەوشتی جوان بەرهەم بێنن تا ئەوانەی دوای خۆیان چیان لێ بکەن بەداخەوە ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە کەم و کوڕێکی زۆری تا دەبینێت کە من بە قەناعەتی من پێم وایە خەلەلەکە لە خودی سیستەمە پەروەردەیەکە هەیە کە وجودی هەیە لەم خاکەیە کۆمەڵی گیر و گرفتی زۆری تایە نابێتە هۆی بنیاتی تاچێکی خزمەتگوزار کە چۆنەڵی هەم بە ئەرکی خۆی ڕابگا هەم بەرپرسیار بێت کەواتە خەلەلەکە بە بڕای من لە سیستەمە پەروەردەیەکایە کە وای کردووە تاچێکی خەمسارد کەم و کوڕ بێباگ لە کۆمەڵە شدیانی نابەرپرسیار بە تایبەتی تر بەرهەمێت پەروەردە مەبەستە سیستەمی خوێندنە یان ماڵەوەیە کە بە یەکەم قوتابخانە ناسراوە ئەچیت لە هەردوو لە بەشی خۆی کەم و کوڕیەر هەیە بەڵام بە تایبەتی تر سیستەمی پەروەردەی ئەوەی کە لە ناو خوێندنگا و لە ناو قوتابخانەکان و هەتاوکو لە ناو زانکۆکانە بوونی هەیە بەداخەوە نەبووە فاکتەرێک کە تاچێکی تەندروست و بەرپرسیار دروست بکە لەم هەرێمەی ئێمەدا بەڕاستی هەمومان لە غیابی دووشتین یەکەم ئەرکی خۆمان نازانین دووەم مافی خۆشمان نازانین ئەوەی کە ئەقڵەتی سیاسەکانی ئەم وڵاتە وای کرد بەداخەوە کە تعمیم بێ بەسەر هەموودا کە پلە و پۆست جۆرێک لە شیرینی تیاابێ بە بڕای من کاریگەری ئەو ئەقلێتە ینی با بڵین لێکەوتەی خۆی بێ بەسەر کۆمەڵگاشەوانە بێگومان کە جێگای داخ پۆستوپایە هیچ نییە پۆستوپایەوە نییە کە تۆ خۆتی پێوە بنازێنیت هەموو دەقەیە پۆستوپای ئەوە نییە بەڵام لە ڕەوشی جوانیایە تۆ کابراایەکی دنیا دیدا پێ دوایە گەورەی مرۆڤ لە ڕەوشی جوانی دابێت یا لە پۆست و پلۆپایە بێت ڕەوشی جوانە بێت باش تۆ پێی تەمەنی خۆت ئەو کەسانەی کە پۆست و پلۆپیان هەبووە هیچ ڕەوشتێکی جوانە لێ بینیون ئای چۆن نایبینی باشە ئێمە چۆن بتوانین کاتێک کە کەسێک پۆست و پلۆپایەکی وەرگرت ڕەوشی جوان بڵاو کاتە لە ناو خەڵکە وڵای تۆ کەوێتە نی خۆیوانە ئەکەوێتە زەمیری خۆیەوە چونی بەڕێزێ منی شەروا بۆ چوونەکەم وایە ئەکەوێتە ئەو بەڕێزە خۆی ڕەوشتی شوێنوێ جوانوێ خراپێ هەرەوابی باشە پێ دوایە لە هەرێمی کوردستانە ئەوانەی کە پۆست و پلۆپایە وەرەگرن ڕەوشتی جوانیان بڵاو کردێتە لە ناو خەڵکە کە خەڵکی دوای خۆیان چاویان لێ بکەن وەڵای هیچم نەبینیوە هیچ ڕەوشتێ جوانی نەبینێ بڵاویکەنەوە ئەوانەی کە پلە و پۆست پیانەیە هیچ ڕەوشتێکم نەبینێ جوانە بڵاویکەنەوە بۆ میلەتە یانی شتێکیان نەکردو خازانەوە میلەتەی تیاوی باشە باشە ئێمە چۆن بتوانین کەسێک وا پەروەردە بکەین کە پۆست و پلۆپایی وەرگرت ڕەوشتە جوانەکانی بیر نەچێتەوە وەڵای تر ئێمە هەوڵ بدەین ڕەوشتە جوانەکانی لەبیر نەچێتەوە ئەو کەسێک کە پۆست و پلە وەرەگرێ وەڵی زیاتر لە ڕەوشت و بڵین ئەخلاق و ڕەوشت و ئاکاری بەرزایەتی نەک لە بڵین پارە و دەسەڵات و ئەم شتانەیە لە هەرێمی کوردستان چییە گوزارێ وەڵی ئەوەی خوا بێ ناخۆش بێ گوزارێت هەر لە نەعەدالەتی هەر لە گەندەڵی هەر لە چەوسانەوەی مرۆڤەکان پێ دوایە ئەوانەی کە پۆست و پلۆپایە وەرەگرن لە هەرێمی کوردستانە کاتێک کە ئەچنە ئەو پۆستەوە ڕەوشتی جوان بڵاو ئەکەنەوە یاخود بە پێچەوانە ڕەوشتەکانی خۆی شەمبیر دەچێتەوە نەوەڵی لە عالەمی ئیسلامیە یعنی پێچەوانەیە کە ئەچنە پێشتر چۆن بوون کە ئەچنە پۆست و دەسەڵات و ئەو شتانەیانە بێت لە 180 پلە ئەگۆڕێن بەرەو خراپتر یعنی ئەگەر ڕەوشتێکی جوانیشان تیا بوو بێ پێشتر کەچەند دەسەڵاتەوە ئەو ڕەوشت و هینایەتیان نامێنێ بە هیچ جۆرێک باشە یعنی لە بنەڕەتدا ئایا پۆست و پلۆپایە ئەو نە شیرینترە تاکو ڕەوشتە جوانەکانی وە پشتگوێ بخەیت
نەوەڵای بەسر إن الإنسان لا يطغى أن رآه استغنى ئیتر فرمودەی خوای گەورەیە ئینسان هەرکە بینی دەسەڵات و پلەپایە و ئەو شتانەی هەبوو ئیتر بغڕا ئەبێت خوای لەبیر ئەچێتەوە. ئەوە تەپلەپایە عالەمی سەر لە شێوانوە قسەیەکەی هەڵێ پۆست و پایە ئینسان ناگۆڕێ هەڵکو حەقیقەت ئینسانەکە دەرەخ ئەگەر ڕەوشیشی جوان نەبێ پۆست و پلەی هەبوو پارەی پێ بوو ڕەوشی جوانە ڕەوشتە جوانەکانی لێ سەندونەتەوە چکە کاسدەست پلە و پۆست ئەدەبیانتیان نامێنێت چکە ئاگان لە خۆیان نامێنێت ئەوەی کامێنێتەوانە بۆ ئینسان بێگومان ڕەوشتێکی باشە. لە هەرێمی کوردستان چییە گوزارێت؟ ئەوەی خوا پێی ناخۆش بێ گوزارێت هەر لە نائەدالەتی هەر لە گەندەڵی هەر لە چەوسانەوەی مرۆڤەکان. بۆ خزم خزمێنە من ئێستا بچمە سەر کورسی دەسەڵات هەتاکو خۆم تێر نەکەم چواردەر و کە سوکارم تێر نەکەم چۆڵێم کە تێر بووم لەوچە کوڕەکەی خۆم دانیم دای خۆم هەر هەمان شتی خۆم دووبارە ئاکاتەوە لەوپایە کە ڕەوشی جوانی لەگەڵانە بێژ نایێنێ زۆربەی کات ئینسانە هەژارەکان داهێنەرەکانن وەزعێکی خراپنا لەبارە گوزەرەوە هەمووشمان لەم وەسەیە بەشدارین و زۆربەشمان باجەکەیمان ناوە. وەڵا لە ڕەوشی جوانایەتی چۆن؟ بە حەڵس و کەوتەکەی بەکردەوەکانی کە لە ژیانی ڕۆژانەیەتە بەردەمی. باشە لە هەرێمی کوردستانە چییە گوزارێ؟ خراپی بەدەست ئەم حیزبانەوە خەڵ هەمووی مفتەلا بووە هەمویان ئەڵە چاکسازیەکەن و ڕاز ناکەن هیچی ناکە قسەی بە قایمێکە من ژەزام قسە بکەم قسە فەقیرە هەموو کەس چارێکە بەس کردەوە شەرتە ئارە وەڵا خراپتریش ئەگەر کوڕی باوکیان من حەقە ڕەوشی جوان بەکاربێنن بەس هەتا ئەم دەقەی ڕەوشی جوان نییە چون عەدالەت نەماوە بە قانون بۆ فەقیر هەیە بۆ کوڕی فەقیر بۆ ئەوانە هیچی نییە. نەیانتوانیوە ڕەوشتێک دابهێنن کە ئەوانەی دوای خۆیان پۆست و پلە پێیان وەرگرت چاو لەوان بکەن؟ نەیانتوانیوە بۆشیان ناکرێت ئەگەر ئاوا بن بۆیان ناکرێت ئەگەر بێت و یەک نەگرن و نەبن بە برا نەک بڵێن پارتی و یەکێتی و گۆڕان و ئیسلامیەکان هەر هەمویان ئاوان نەبن نەچن بە یەکە دڵنیا بە هیچیان بۆ ناگرێت. ئینسان ڕەوشی جوانە پۆست و پلە تا سەر بۆ کەس نابێت کورسی دەسەڵات تا سەر بۆ کەس نابێت ئینسان ڕەوشی جوان جا بە تابانی پارەم پێ بێ کە من ڕەوشتم بۆ نە بە جلو بەرگ بێ بە پارە بێ بە کورسی دەسەڵات بێ هەر نەبێ باشترە وایە لە هەرێمی کوردستانە چییە گوزارێ؟ وەڵی چییە گوزارێ ئەم خەڵکەکە خۆی بەڕێوە حکومەت هەر نییە حکومەت کووە من ئەوەیە ئەوانەی کە پۆست و پلە و پێیان وەرگرتووە توانیوانە ڕەوشتێکی وا جوان بڵاو کەنەوە ئەوانەی دوای خۆیان کە هاتن پۆستەکانە گردە دەست ئەمانی چاولەوان بکەن هەرچیەک بچێتە شوێنی ئەوان هەر هەکووان دەرەچێت هیچ شتێکی باشیان مڵاو نەکرێتەوە هەموو لە پۆست و کورسی و دەسەڵات بۆ خزم خزمێنە من ئێستا بچمە سەر کورسی دەسەڵات هەتاکو خۆم تێر نەکەم چواردەر و کە سوکارم تێر نەکەم چۆڵێم کە تێر بووم لەوچە کوڕەکەی خۆم دانیم دای خۆم هەر هەمان شتی خۆم دووبارە ئاکاتەوە ئەوش کوڕی خۆی دانێ هەمان شت دووبارە ئاکاتەوە. باشە پۆست و پلە و پەیە هێندە شیرینە کە ڕەوشتە جوانەکان بیری مرۆڤ باتەوە لای ئەم میلەتە وایێت نەخۆیەوە شیرین نیە پۆست و پلە و پایە نەخۆی پۆست پلە شیرین لێ ناوەڵا ئەگەر هەت بێ لە خزمەتی میلەت تا بێ خزمەتی گەلەکە تا بێ قەی ناکە بەس دوای تۆ ئێستا بۆنە لە وڵاتە دیموکراتەکانە سەیری کە 4 ساڵ جارێک 8 ساڵ جار تا 8 ساڵ بۆت هەیە خۆتان قەبژێری دوای ئەوە کورسەکە بەجێ بێڵە بۆ کەسێکی تر ئەو کەسێکی شتێکی باشتری پێ شتێکی چاکترەکە بەس ئەمە ئێمە هەتا ڕۆژێک کە لە مناڵی و کەێتە سەر کورسەکە ئەو کورسەوەی هەتا ئەیخەنە قەبرەکە کورسەکە چۆڵ ناکە بۆ هیچ کەسێک گەڕیتەوە ئەم نەعەدالەتیە لە وڵاتە هیچ پلە و پۆستەکەی وای لێکرد ئەم کورسی دەسەڵاتی وای لێک کورسەکە خۆشەویست بۆ بەلایەوە حەز ناکا بەجێ بێڵە کە خۆشی جێش ئەنگە با بۆ کوڕەکەم بێ سیستەمی پاشایەتیە طبعا سیستەمی پاشایەتیە سیستەمی دیموکراتی نیە پاشایەتیە پشتا و پشتە گەورەی مرۆڤ لە ڕەوشتی جوانیدایە یا لە پۆست و پلە و پایەدایە لە ڕەوشتی جوانایە ڕۆشتی جوان بێ و کردەوە جوان بێ ئیتر لای هەموو کەس جوانی لای خۆش جوانی پۆست و پلە و پایەیەک ئەگەر ڕەوشتی جوانی لەگەڵ نەبێت پێ دوایە گەورەی بۆ مرۆڤ دروستکە نەوەڵە هیچ نایەنێ بەس ڕەوشت جوان بێ ئەخلاقت جوان بێ وای هەموو دنیاە لای خۆش خۆشەویستی و لای عەبدیش خۆشەویستی لە هەرێمی کوردستانە پێ دوایە ڕەوشتە گەورەکان نرخیان زیاتر بێت لای خەڵک یان پۆست و پلە و پایە نا ڕەوشتە جوانەکان ئەی بۆ ئەڵێن کەسانێکن کە ئەچنە پۆست و پلە و پایەوە ڕەوشتی جوانە بیرەچێتەوە نابێ شتیوە بە عەمەل لای سوودی نییە ڕەوشتی جوان بای هەموو دنیاە
گرنگترە لە پۆست لە هەموو شتێک گرنگترە. ئەگەر پۆست و پلۆپایەک ڕۆشتی جوانی لەگەڵ بێت لای تۆ نرخی هەیە هیچ نایەنێ نەوەڵا پلۆپایە کە ڕەوشی جوانی لەگەڵانە بێ هیچ نایەنێ. پێت وایە زۆر جار پۆست و پلۆپای مرۆڤەکان بگۆڕێت ڕەوشتە جوانەکانی لێ بسێنێتەوە. پۆست و پلە وڵی لە هەندێک ئەوە ئینسانەکان خۆی کەوتو هەندێک کەس ئەتوانێت بگۆڕە هەندێکیش بە قەنەعاتی من هەندێکیش ئەگۆڕێ و هەندێکیش ناگۆڕێ و لە بەدەستی ئینسانەکە خۆی کەوتووە. کوردستانە چییە گوزارێت؟ ڕەوشتی جوان بەڕای من ڕەوشی جوان لە هەموو پۆست و پلەیەک جوانترە بۆ هەموو ئینسانێک. باشترە هەمووی وا بیرکاتەوە بە ڕەوشی جوان بەرزترین پلەیە بۆ هەموو مرۆڤێک. بەڵێ بەتەکید هەر کەس ینی چوو ئەو جێگا بەرزێ ئەو پۆست و پلەی وەرگرت هیوادارین ئەو پل و پۆستە ینی ڕۆشتی خۆی لەبیر نەباتەوە. ڕەوشت گرنگترە یان پۆست؟ ڕەوشت بەتەکید ڕەوشت گرنگترە. لە هەرێمی کوردستان خەڵکی هەوڵی کامیانەدا زیاتر؟ پلە و پۆست. پێت وایە ڕەوشتی جوان گرنگتر بێت یان پۆست و پلۆپایە؟ ڕۆژی جوان لە هەموو چی باشترە. لە هەرێمی کوردستانە ئەو کەسانەی کە پۆست و پلۆپای ئەگرتە دەست ڕەوشتی جوانیان زیاد ئەکا یا ڕەوشتە جوانەکانان بیرەچێتەوە؟ ئەگەر پلۆپایان بەدەست بێ و چای لە میلەتەوە بێ ڕەوشتیشان جوانە بێ ئەگەر چای لە میلەتەوە نەبێ مانای ڕەوشتی خۆیان دۆڕانەوە. لە هەرێمی کوردستان چۆنە گوزارێ بەڕای تۆ؟ هەرێمی کوردستان ئێستا خەڵک نەبوونە خەڵک هیچی نییە خۆر بەسەر داما کوان نەمەعاشەیە نە هیچ شتێ نییە هیواهەیە دینا لە باخەریان نییە. ئێمە چۆن بتوانین ئەوانەی کە پۆست و پلۆپایە وەرەگرن ڕەوشتی جوان بڵاوکەنەوە ناو خەڵکە لە هەموو ڕوویەکەوە تاکو خەڵک چیان لێ بکە؟ وڵی پلۆپایە جوان ئەمانە بەدەست هێنە حکومەتی هەرێمە. حکومەتی هەرێم ئەگەر هەمیان ڕاستکەن لەگەڵ میلەتە تێگەشتی هەموو حیزبەکان یەک بگرن تێگەشتی مانایوە هیچ کێشە هیچ شتێ نامێنێت. شەر نییە هەر کەسێک کە لە پلەیەکی بەرزا بوو یان خاوەن سەرد و سامانێکی زۆر بێ خاوەن شخصیات بێت. زۆر جار ئەسڵن بەعکسەوە ئەو کەسانی کە قورسن و یعنی شخصیات وێنێکیانێ زۆر جار ئەکەونە بنی ئاوەکەوە دیار نین. لە هەرێمی کوردستان چییە گوزارێت؟ پێت وایە ئەوانەی کە پۆست و پلۆپایە وەرەگرن ڕەوشتی جوان زیاد ئەکەن و لەناو کۆمەلگای بڵاوی دەکەنەوە یاخود بە پێچوانەوە ڕەوشتە جوانەکان ون ئەکەن؟ زۆر بەداخەوە ئەوەی دووەمیانە. یعنی هەر کەسێک کە دەستی قەڵەم بگرێ کە بە کورتی هینی خۆمان بڵێ خی گەورە نعمەتێ بڕژە بەسەریا چ پۆست بێت چین بێت زۆر بەداخەوە یەکەم شت لە ڕەوشی کۆمەلگایات لە دینی خەڵکەیات. عنی وە ئەزانێ یعنی بێدینی ئەوە شەهادەیەکی بەرزە بەڵام زۆر بەداخەوە. باشە پێت وایە ڕەوشتی جوان سنگ و قورسایی مۆڤرۆ زیاد بکات یان پۆست و پلۆپایەکان؟ بەتەکید ئینسان بەس بە ڕەوشی بەرزە بێتەوە و هیچ کاتێ سەرد و سامان نابێتەوەی کە ئینسان بەرز کاتەوە بەعکسەوە زۆر جا سەرد و سامان ملی ئینسانەکانە شکێنێت و وایان لێ ئەکات کە لە هەیبەتیشان کەم بێتەوە. لەبەرەوە زۆربەی کات ئینسانە هەژارەکان داهێنەرەکانن ئەو کەسانن کە مێژوو تۆمارەکەن و ئەوانشی کە لە ژیانە کە ناویان ماوەتەوە زۆربەی زۆری ئەوان کە هەژارن. بەڕێزت گرنگی مرۆڤ لە ڕەوشتی جوانیدایە یا لە پۆست و پلۆپایدایە؟ بێگومان لە ڕەوشتی جوانە ڕەوشتی زۆر جوان ڕەوشتی جوان ئەبێتە پلۆپایە بۆ ئینسان. باشە لە هەرێمی کوردستانە بە قەناعی تۆ چییە گوزارێ؟ وەزعێکی خراپنا لەبارە گوزارەوە هەمووشمان لەم وەزعەیە بەشدارین و زۆربەشمان باجەکەیمان ناوە. چۆن بەشدارین مەبەستە چییە؟ مەبەستمان لە بەشداریکردنەکە ئەوەیە کە وەزعەکە ئەوەیە هەمومان پێیدا تێپەڕەبین لە نەبوونیە لە هەژاریە لە ناڕەحەتیە لە نەبوونی موتەیە لە بڵاوبوونەی فەساد و گومڕاییە لە هەموو شتێکە. باشە چۆن بتوانین کەسێک کە پۆست و پلۆپایە وەرەگرێت ڕەوشتە جوانەکانی زیاد بکات نەوەک ڕەوشتە جوانەکانی بیرچێتەوە؟ ئەوەیان نەگەڕێتەوە بۆ لایەنە دینیەکەی هەتا لە پلە و پایەکی دینیە بێت تا لە دینەوە نزیک بێت تا ڕۆشت و ئاکاری دینیت زیاتر بێت ئەتوانی زیاتر دەست بۆ بارەوە بگریت و لە ژێریا دەرچیت.
بەڵام ستانە چیە گوزارێ بە لە کوردستانە بارێکی نالەبارە بەڕاستی بە هەموو شێوازەکانیەوە بە هەموو لایەنەکانیەوە بە هەر کام لایەنەوە ئەیگریت بارێکی خراپە. گەورەی مرۆڤ لە ڕەوشی جوانیدایە یا لە پۆست و پلۆپایدایە؟ وەڵا جوانیە ڕەوشێکی جوانی هەیە. ڕەوشی جوان پێ باشترە؟ ئارە وەڵا جوان بێ هەتا جوان بێ ڕێک و پێکە و باش. باشە لە هەرێمی کوردستانە و کەسانێک کە پۆست و پلۆپایە وەرەگرن ڕەوشی جوان بڵاوەکەنەوەیان ڕەوشی جوان لەناوە بن. وەڵا جوانی بڵاوەکەن و خراویش بڵاوەکەن هەر یەکن نین یەک بەرنامەیانی ناوەڵا هەتا بڵێ ڕێک و پێکی جوان. ئێمە چۆن بتوانین ڕەوشی جوان بڵاوکەینەوە؟ وەڵا بەدەست خۆمانە هەموو یەکێ لێ بەدەست خۆیەتی ڕەوشی جوانی. وەڵا هەیە لە ڕەوشی بەرزایەتی هەیە لە پلۆپایەتی هەیە خۆی باشە هەر لە بیداتەوە باشە هەیە لە پلە و وەزفەشەوە بەرزە بێتەوە. لە هەرێمی کوردستانە پۆست و پلۆپایە گرنگترە لای مرۆڤەکان یان ڕەوشی جوان؟ وەڵا ڕەوشی جوان ڕەوشی جوان پلۆپالە ئەوەتە پلۆپایە عالەمی سەر لە شێوانوە ئەوەتە ئەم حیزبایەتێ بڵاو بووتەوە ئەم عالەمەستەری لێ شێواوە ئەوە وەزعەکەی کەیبینی لە بەرچاوی خۆ لەسەر مناقەشەی حیزبایەتی لەسەر مناقەشەی پروپاگانتە و هیچمان دیار نییە. گەورەی مرۆڤ لە ڕەوشی جوانایە یا لە پۆست و پلۆپایدایە؟ مرۆڤ لە ڕەوشی جوانایە مرۆڤ لە ڕەوشی جوانایە و هەڵس و کەوتی ڕێک و پێک بێ و پیاوانە هەموو کەس دڵسۆزی هەموو کەسەوە هەموو کەس خۆشی ئەوێت. لە هەرێمی کوردستانە ئەو کەسانەی کە پۆست و پلۆپایە بەدەستێنن ڕەوشی جوان بڵاوەکەنەوە یا ڕەوشی جوانان بیرەچێتەوە؟ وەڵا ئەو بە پێی نەفەرە بە پێی ئینسانە هەموو کەسێک نییە هەیە بە جوانی و بە ڕێک و پێچی و خەڵ دڵسۆزی خەڵخە و قسەی جوان بڵاوکاتەوە هەیشە دڵی خۆی خراپە و خۆی خەڵقیش بە خراپە زانێ. تۆ ڕەوشی جوانە بەلاوە گرنگترە؟ ڕەوشی جوانم بەلاوە گرنگە ئینسانێت ڕێک و پێک موسلیم ئینسان بێت دڵسۆز بێ بۆ هەموو کەسێ بە چاک بزانێ خۆشی لە هەموو کەس بە کەمتر بزانێ. ئەوەتە پلۆپایە عالەمی سەر لە شێوانوە قسەیەکەی ئاڵێ پۆست و پایە ئینسان ناگۆڕێ هەڵکو حەقیقەت ئینسانەکە دەرەخ. ئەگەر ڕەوشیشی جوان نەبێ پۆست و پلەی هەبوو پارەی پێ بوو ڕەوشی جوانە ڕەوشتە جوانەکانی لێ سەنوونەتەوە چکە کاسنس پلە و پۆست ئەدەبیانتیان نامێنێت چکە ئاگیان لە خۆیان نامێنێت ئەوەی کامێنێتەوانە بۆ ئینسان بێگومان ڕەوشتێکی باشە. لە هەرێمی کوردستان چیە گوزارێت؟ ئەوەی خوا بێ ناخۆش بێ گوزارێت هەر لە نائەدالەتی هەر لە گەندەڵی هەر لە چەوسانەوەی مرۆڤەکان. بۆ خزمێنێ من ئەسە بچمە سەر کورسی دەسەڵات هەتاکو خۆم تێر نەکەم چواردەر و کە سوکارم تێر نەکەم چۆڵێم کە تێر بوو لەوچە کوڕەکەی خۆم دانیم دای خۆم هەر هەمان شتی خۆم دووبارە کاتەوە لەوپات کە ڕەوشی جوانی لەگەڵانە بێژ نایێنێ زۆربەی کات ئینسانە هەژارەکان داهێنەرەکانن وەزعێکی خراپ نالەبارە گوزارێ و هەمووشمان لەم وەزعەیە بەشدارین و زۆربەشمان باجەکەیمان ناوە. خۆشبەختانە ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بەڵێ گەورەی مرۆڤ لە ڕەوشی جوانیدایە نەک لە پۆست و پلۆپاییدایە. ئەوە مرۆڤەکانن کە بە ڕەوشی جوان پۆست و پلۆپایەکان جوان دەکەن. هەر ئەو مرۆڤانە دەتوانن بە ڕەوشی ناشرین پۆست و پلۆپایەکانیش ناشرین بکەن. ئێمە هیوادارین لە هەرێمی کوردستاندا لە ئێستا بەدووە ئەو کەسانەی کە پۆست و پلۆپایە وەرەگرن ڕەوشی جوان بەرهەم بهێنن ڕەوشی جوان دەستەبەر بکەن بۆ ئەوەی ببێتە منهەجێک ئەوانەی دوای خۆیان کە هاتنە جێگەی ئەوان ڕەوشی جوان لە نێو کۆمەلگەدا بڵاوکەنەوە بۆی خەڵکی چاویان لێ بکات بۆی خەڵکی پۆست و پلەی لا شیرین بێت نەک پۆست و پلۆپایی لەلا ناشرین بێت و قسەی پێ بڵێت. ئێمە هیوادارین پۆستەکان ڕەوشی جوانی تێدا بەکار بێت نەک ڕەوشتە جوانەکانی تێداون بکرێت. لە پەیامی تۆدا هەر ئەوەندە ماوە تۆ بڵێین بە ڕەوشی جوان میلەت کە بە دۆست بۆ ناوبانگی تۆ زۆر کەس دەبنە پۆست تا پەیامێکی تر بەختەوەر و ئاسوودە بن.